راپۆرتێک دەربارەی ترامپ دژی خوێندکاران. سەرۆکی ئەمریکا لە پەیامێکدا ڕایگەیاند کە حکوومەتەکەی هیچ کردەوەیەکی ناڕەزایەتی دەربڕینی خوێندکاران لە زانکۆی کۆلۆمبیا و زانکۆکانی دیکەی ئەمریکا قبوڵ ناکات. دۆناڵد ترامپ ڕۆژی دووشەمە ڕایگەیاند کە دەستگیرکردنی مەحموود خەلیل، چالاکوانی دیاری فەلەستینی کە ساڵی پێشوو لە سەرکردایەتی ناڕەزایەتیەکانی لایەنگری فەلەستین لە زانکۆی کۆلۆمبیا بەشدار بوو، یەکەم دەستگیرکردن لە زۆر یەک لە دەستگیرکردنەکانی داهاتوو دەبێت. ترامپ لە پەیامێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تراس سوشیال بڵاوی کردوێتەوە، نووسیوێتی: ئێمە دەزانین کە خوێندکارانی زیاتر لە زانکۆی کۆلۆمبیا و زانکۆکانی دیکەی سەرتاسەری وڵات لە چالاکی لایەنگری تێرۆریزم، دژە جوولەکە و دژە ئەمریکی بەشداریان کردووە و حکوومەتی ترامپ ئەمە قبوڵ ناکات. بەگەڕانەوەی دۆڵاند ترامپ بۆ کۆشکی سپی بزوتنەوە خوێندکاریەکانی لایەنگری فەلەستین لە زانکۆکانی ئەمریکا ڕووبەڕووی سەرکوتکردنێکی تون بوونەتەوە. مەحموود خەلیل یەکێک لە کەسایەتیە دیارەکانی ناڕەزایەتیەکانی زانکۆی کۆلۆمبیای نیویۆرک ڕۆژی یەکشەمە لەلایەن وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکا دەستگیر کرا. ئەم دەستگایە کارکی کۆنتڕۆڵکردنی سنوورەکان، کۆچکردن و بەرەنگاربوونەوەی ترۆریزمی لە ئەسوەدایە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە ئەم هەنگاوە بە پشتگیری فەرمانەکانی سەرۆکۆمار ترامپ و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دەرەوە ئەنجام درراوە. ئەم هەنگاوە بەشێکە لە سیاسەتی سەرکوتکردنی بزوتنەوەکانی لایەنگری فەلەستین لەلایەن حکوومەتی ترامپەوە. مارکۆ ڕۆبیۆ، وەزیری دەرەوەی ئەمریکا، لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسدا نووسی: ئێمە ڤیزا یان گرینکارتی هەموو لایەنگرانی حەماس لە ئەمریکا هەڵدەوەشێنینەوە تاکو دەریان بکەین. بە پێی پژڕاستکردنەوەی یەکێتی خوێندکارانی کرێکاری زانکۆی کۆلۆمبیا، مەحموود خەلیل کە دەرچووی ئەم زانکۆیەیە خاوەنی مافی نیشتە جێبوونی هەمیشەیی ئەمریکایە. مەحموود خەلیل لە کەمپێکی پەنابەران لە نزیک دەمەشق لە سووریاوە لە بنەماڵەیەکی فەلەستینی لەدایک بووە. ئەو کە خوێندکاری ماستەر بوو لە قوتابخانەی کاروباری نێودەوڵەتی لە زانکۆی کۆلۆمبیا، تا ساڵی پێشوو کەسێکی تاڕادەیە کەم دەنگ بوو لە بواری چالاکی سیاسی. بەڵام هێرشە بەرداوامەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و نەبوونی پشتگیری نێودەوڵەتی بۆ فەلەستین ئەوی کردە یەکێک لە کەسایەتیە سەرەکیەکانی بزوتنەوەی خوێندکاری لە ئەمریکا. ڕۆژنامەی واشنگتن پۆست نووسیوێتی: خەلیل لە ناوەندی دەست بەسەرکردنی ئەلیزابێت لە نیوجێرسی ڕاگیراوە. هاوسەر ئەمریکیەکەی کە 8 مانگە دووگیانە ڕۆژی یەکشەممە هەوڵیدا بیبینێت، بەڵام پێیان وت کە مەحموود لەو ناوەندە نییە. زانکۆی کۆلۆمبیا کە یەکێکە لە ناوەندە سەرەکیەکانی ناڕەزایەتی دژی سیاسەتی جۆنۆسایدی حکوومەتی ئیسرائیل و پشتگیری حکوومەتی بایدن لە تێلاڤیڤ بە خێرایی بۆ ڕێگریکردن لە پێکدادان لەگەڵ بەرپرسانی حکومیدا دەستی کردووە بە سەرکوتکردنی ناڕەزایەتیەکان. لە نۆڤامبری 2023 زاینیدا دوو گروپی خوێندکاری بەناوەکانی دەنگی جوولەکەکان بۆ ئاشتی و خوێندکاران بۆ دادپەروەری لە فەلەستین لەم زانکۆیە قەدەغەکران. لە ڕۆژی 30 ئاپریلی 2024دا پۆلیس 3 جار چووە ناو پانتایی زانکۆ و دەیان خوێندکاری دەستگیر کرد. ڕۆژی هەینی 7 مارس حکوومەتی ترامپ ڕایگەیاند کە 400 ملیۆن دۆلار بودجەی فێدراڵی زانکۆی کۆلۆمبیا دەبڕێت. ئەم هەنگاوە بەو هۆی ئەوەی پێی دەوترێت بێکردەی زانکۆ بەرامبەر کردەوە دژە جوولەکەکان ئەنجام درراوە. لە ساڵی 2024 زاینیدا بودجەی فێدراڵی 1.3 ملیارد دۆلار لە داهاتی کارکردنی زانکۆی کۆلۆمبیای پێکەنا. کاترینا ئامسترانگ، سەرۆکی کاتی زانکۆ، ڕایگەیاند کە ئەم کەمکردنەوەی بودجەیە نزیکەی هەموو بەشەکانی زانکۆ لە ژێر کاریگەری دادن. کاترینا ئارمسترانگ کە دوای دەست لە کارکێشانەوەی مینوت شەفیق لە ئۆگۆستی 2024 زاینەیدا بووە سەرۆکی کاتی زانکۆ، لە پەیامێکدا نووسی: هەموو ڕۆژێک بەیانی کە بەخەبەر دێم بە بیرم دێتەوە کە دەبێت پشتگیری خوێندکارەکانم بکەم. بەڵام مەحموود خەلیل لەم پشتگیریە بێبەش کرا.